ئێمە پێشبینیەکەین ڕێژەکە بەرز بێتەوە من پێشبینیەکەم ڕێژەکە بەرز بێتەوە ڕێژەی توژبن بەرز بێتەوە ڕێژەی مردنیش بەرز بێتەوە بەڵام ئەگەر خەڵک هاوکاری ما بکات و خەڵک خوان و شیار بن پابند بن بەڕێنمایەکان و پابند بن بەو ئەو کاتی کە پێویستە کا چارەسەر بگرن بێن چارەسەر وەرگن ئەو کاتێککە وەزعیان تێک چوو بێن چارەسەر وەرگن ئەو کاتە ئەتوانی هەمومان بەیەکەوە بە یەک دەست هاوکاری یەکتر بکەین تەسەڵ ناکەم حاڵەتەکان زۆر لە کۆنتترۆل دەرچێت ژمارەکان وردە وردە زیاتەکە ژمارە مردنیش وردە وردە زیاتەکە بەڵام ئینشاڵڵا خەڵک هاوکارمان بکە ئەتوانین کۆنتترۆلی حاڵەتەکان بکەین پەتای وەرزی سلەمانگی 11 و 12 ئیتر پەتای وەرزی زۆر زیاکە نیشانەکانی پەتای وەرزی لەگەڵ کۆرۆنا لە دو سێشتا جاکرێت و یەکەم کۆرۆنا لەرز و تایەکەی بە قوترە پەتای وەرزی تایەکەی کەمترە دوهەمینیان لە کۆرۆنایە ئازاری ماسوولکەکان زۆر زۆر ئەبێت پشتی ێشە زۆر ئەبێ سەرێشەیەکی زۆر بە قوت دەبێت کە لە پەتای وەرزیە بەو شێوازە نییە سێمینیان لە کۆرۆنایە هەناسەتونی زیاد کە نسبەتی ئۆکسسیژیندا ئەبەزێ ئەمانە کە لە پەتای وەرزیان نییە چوارەمینان ئەگەر هەر نەخۆشێک کە هەستی کرد پەتای وەرزیشی هەیە بەڵام نیشانەکانی لێ قورس بوو دوای 4 ڕۆژ لە یەکەم ڕۆژی نیشانەکان هەستی بەباشی نەکرد ئەو کاتە بێ حسابی کۆڕنا بۆ خۆی بکە پێنجەمینیان ئەگەر کەسێک بەرکەوتنی هەبوو لەگەڵ کەسێکی کۆرۆنایە ئەگەر نیشانەی پەتای وەرزشی تا بوو ئەبێ حسابی کۆرۆنای بۆ بکرێت چکە بەرکەوتنی هەبوو لەگەڵ کەسێکی توش بوو ئەو کاتە بێ پشکنینی تایبەتی بۆ بکرێ و چارەسەری تایبەتی کۆرۆنا وەرگێت ئەو کاتەیە